جردينم أنا والله دي هرم عند يلا بولو تقالة وتيليني يلا بولو تقالة أنا بكر أنا بيروزا عثمان جان بيروزا باشا أزاني شون بكر اعتمادي أول وأخير لسر تويا مشتێک ئۆکەی کردو خەمی هیچ نەبێت ما بس ملاكية کورە حەزەکەی چوار مەلاو بوێن أنا بكر توزو سيري شوار ملام بوجه قابل من شوارجن بينهم نە مەخفم هەیە یعنی ئەڵم حازرە مەلا إيه ديما بس منيش أوي كتلفون من بوكرنا لولاد نيو ساعاتي كيم أمر نازارم أو تعال ليش عثمان بەسەری تۆ پێم وت دوو مەسەڵ کەس بمرێ ناچی بۆ سەر خەبرا ئەمە عوسمان زەروریە داوای پەنجای کرد سەی بەرێ داوای سەی کرد 150 کورە پێنسەیش بڵێ هێمێ کورە پیرۆزە خاڵە نابی کوڕم کورە دڵم زۆر خۆشە بابا دیاخوا هەر دڵخۆش دیاخوا هەر دڵخۆش ئەرە باش تێتریش ژیانی هەموو برادەر وشت و دۆست و ئەحبابم هەیە با ئینشەڵێم بێن با تۆ زۆر قەرەباڵغم کوڕم بۆ بانیان ناکەیت من حەزەکەم ئەوەی بەخوێ چێش پێمانەکە بێت وەڵا حەزەکەم ئەمەندە قەرباڵغ بێت کلکی کەری تیا بچڕێت تەلەفۆنی هەموو بکەم بۆیان بکە کوڕم دەدەی ئێستا کۆمپانیاشتی وا هەیە بۆ تەعزیە و بۆ شایی بۆ لەو کۆمپانیای خەڵک بانگ نەکەم جا بۆ ئێمە پارە بێن بەوانە ئەی کورە بۆی بڵێ عەشیرەتدار و کەسزارن و کورە بلە هەمووی سەیتەری بەسەرەکە ئاوا ئەی دە باش باوکەیشیان من حازرم کەی بڕۆین هەموو حازری چی وەڵی ئێمە وەڵا هیچی ئاکە گوێی شەیتان کار چی بووە بە خەبری باوکم بە بلەم وتم پاقلاوەکان بێنە شەرسینی نازانم نەیەناوە بلا ئەرێ بەڵێ کوڕم دوێنێ پێم وتیتم شەرسینی پاقلاوە هێنات ئەی نابێ حەیامان بەرێ هەرێ تۆ ڕۆڵەکەی بی بە بەشار ئەخ دەباکە شەش دانە سینی شیرینی ئەو شیرینە جوانە دەرخواتی خاڵق هاری بکەین جوە بگرە بێ ئەدەب ئەوە فەرقی نییە لەگەڵ ئەو خاڵەکەرەتە لەگەڵ خاڵە شوانەیە قەنەهار خاڵتە و شوانش خاڵ ئەخ باوکەجان توقەچێ وا قەنەهار نیوسینی خوا توقەچێ ئەخ دەزانین چێ باوکەجان گە ڕز و حرمەتمە خاڵە شوانم خاڵی ئەسلیمە بەس هەر فەرق نییە فەرق ناکات یەکتەنێک باش دەخێرا ڕاکە چم بێنم شەش سینی بێنە شەش دانە شیلەی زۆر پێوەکە باش ئەوە باش برمە وشکەکەشی لەگەڵا بێ خۆشترە میهێن شت باشە بە خۆمان جیان ئەها چاوەلی ئەزانێ براکەیش نەهێنێ دایمە بێ ئاوا خۆیان خۆشێمان لێت ئامین گەڕۆنە بکۆ سیارەکەمان قوڕەکەم بۆ تەپڵی سەرم وەڵا عوسمان ئێمەفت کورەی هەوار کۆ سیارەکەمان بۆ خاتری خوا کورە وەڵای لێرەدام نابوو باش تۆ بڵی خەو نەبێ بە حاقی قورعان عوسمان سیارەکەمان فت دزرا معقولە کاکە وتمان جێژم بەزێک جار ئاواژ کورە بەخوا لێ نییە کورە عوسمان تر وایە مەسەلەی زەواج تر ئەوە هەموو پێوینە ئافرم بلە وەڵا زوو هاتی پیاو وەرە باوکەجیان زواتنەوەی چی ئەم شتانە وەڵا سیارەکەی لێنمەوە سیارەکەی لێنمەوە یانی چی لێنەمەوە بلە لەسەر ئێنەکەتدا نەنابێت خل بوو بێتەوە وەرە باوکەجیا ئێنیش باوکت خاتووە نەگوردووە کوڕمۆتام لێرە چیم بردبێت وەڵا باوکە سیارەکەی لێنیە وامەڵێ دەستخوا باوکە سابەت لەگەڵامەکەی تۆ بردوتە کوڕمەوە نییە لە بەردەم تام جۆرەکە بەخوا تر باوکە خۆ ئەگەر سیارەکەی لێن نەسە نازانم چی بکەین کوڕم تۆ سویچ نییە بەکەس بەخوا باوکەجان سیش بەم بەشێ من خوامە وەزع خوا سەیرە نازانم جاوڵێم چی وەختی دەرگا گڵۆدە بۆیە خۆ بەخێر باوکەجا مە هاوڕێی منە جا باوکەجا مینی پاسێکیشم حازر کردووە ئەم ڕفیقانمیان بۆ ئەزانم ئەوە خێرە بۆچی هاتووی وەفای ڕفیقەکانم یاخوا بەخێر سارەکەی ئێوە پیاک سمێن ڕەشا و جامەکەی ئەوی بەدارە شکان نزی بە حەقی قورعان باوکەوە خاڵق والله تاکیدم باشە بە ساقەم زۆر سپاس لە مەم ترسێنە بلە قەنە هاشتی وا ناکە باوکە بە حەقی قورعان سیتیشی بێنە بە دەڕەویش بێ کاتەوە دڵم کەوتە خایلەوە یەک دەقە با تەلەفۆن بۆ قەنە هاتەم لەگەڵ ڕێز و حرمەتە ئەوەشم براکەرەکەت یەک دەقە
يك هلا دقة بك جاري بس حرمت ما باوكا يك دقة والله جوم لما أنا بازي وزبي باشا والله قنا هذا يخسوا نمو طواوا سيارجي مردوم علي مشروع بابا ما بترسينا باب يك دقة تلفون بو حرية كم ما غشيني قبل ما طور بالمو يك دقة أما حرية الله لو ناوى ألو حرية حبيبتي شلونك عثمان حبيبي؟ أنا راح من ألطن بردم سيارة بردم بارا بردم تو 15 من توم هالخلتان باي باي عثمان. يعني أني 15 شو باقي سعري قريبة 2500 بومن لا والله دايخ استوى والله خبري شيها ومتيت زارك بر شي باقي هذا چی؟ والله ما خوي براكي دز بربون ايه الله بتو بيويس من بألتون ومالتون وبتو 15 من بيا وكسوي بيبكنم دسي ببرين کە پێمەوتی ژن بەهێنە گاڵتە و پێکردم كورا عمري تونا من اللي بيشا عمري خومنا بين خمري بابي بابا من رجبيه آخر هبوا بروا بدروسني شي أعوابك